بله تماشاوان جا دم باش سرنجاب و پرسه که گرینگ رات کشم سیامین سال و گرا دست به کاربونا کابینه نهی یا حکومت هرما کردستان که هون دزان دسرو بندو حکومه که پیش هاتن مترسی دار دا اف کابینش دا بویا پشتی 16 اکتبر پشتی کش دست به کاربوی دو محسمه بگمان ویروس کرونا لفیدن بالا بو مترسیه که جدی درست که جگلک آلیان و بگمان هم هرم و هم دور و هم جهان راستی گلک قیران انکر زیده باری گلک پیش هاتندن گلک هفرازو نشویندن لی اواکو جه سرنجیه لسردم کابینانه he زورترین پیوندین دیپلوماسی و زورترین سردانین گوپیتکی ین لوتکی بو ولاتن هم هرمی هم ین نف دولتی بتایبتی ولاتن خودی کاریگرن خودی باندورن جاری سرک وزیرین کردستان و هاتن انجام دان و با آوایی که بلند سر آسته کسی یکم میوان ولاتان هم اروپا هم ولاتن دوری پیش حاضیلات یکرن لپرانیا کوربند و کنفرانسین به باندورن هرمی و جهانی سرک وزیرین کردستان تدا بجداری کردن کومه که میوان نین هجاهنه او کسین اکادمیسیانن دکتورن پسپورن ماموستاین زانینگه نه چاودری راوشه دکن دگلوان دا با اوی که تیرو تسلی ام بحثن دبکن گلو د چارچوبه وان بگمان پرانسیپین کلاسیکین پیوندین سیاسی دیپلماسی نف دولت هرما کردستانی و که دیفاکتو جالی ولاتن دنیوت قبول کرن پیتر گلک ولاتن خودی سروری پیشوازی لته کرن و بگمان پیوندین گرین جهنه دوی چارچوبی دا تماشاوان هجا سرنجارات کشم بو میوانین خوین هجا برئیس دکتور عثمان علی شارزای پیوندین هرمایتی دهماندم دا آشنا بابان پسپورا زانستین سیاسیه هر وها دکتور زبیر رسول پسپور پیوندین نف دولتیه و دهماندم دا دکتور یاسین محمود شارزا ل پیوندین دیپلماسی اوجی میوانه من گله جانا هون دبینن پسپوریوان تایبت دوی باری دا لی برید گل میوانین خود از بگوتو بیجیب کن سرنجارات کشن با آوایی که پانورامایی بحثی پیوندین هرما کردستانی لسردم کابینا نهدی دبینین شونده می دست بگوتو بیجا خواهی یەکێک لەو ئەرکانی سەرۆگۆزیرانی حکومەتی هەرێمی کوردستان مەسرور بەرزانی هەر لە سەرەتای دەست بەکاربوونی خستیە کارنامەی خۆی بەهێزکردنی پەیوەندیە هەرێمایەتی و جیهانیەکانی حکومەتی هەرێمی کوردستان بوو لەم سۆنگەیەوە وەکو بەشێک لە استراتیژی نەتەوەی دەوڵەتداری هەوڵیدا پەیوەندیەکی تۆکمەی سیاسی لەگەڵ وڵاتانی کەندا و بەتایبەتی عەربستانی سعودی و ئیماراتی و قەتەر گرێ بدات کە سەرەڕای ڕەهەندی سیاسی کاریگەری ئەرێنی هەبێت لەسەر ڕاکێشانی وەبەرهێنەران و کۆمپانیاکانی ئەو وڵاتانە لە ئاستی جیهانیش سەرۆکوەزیران پرۆژەی ئەوەی هەبوو پەیوەندیە سیاسی و دیپلۆماسیەکانی حکومەت پەرەپێدات و لەم نێوەندەدا سەردانی فەرمی بۆ بەریتانیا و پێشوازیکردنی لەلایەن سەرۆکوەزیرانی ئەو وڵاتە بەڕای چاودێرانی سیاسی و پەیوەندە نێودەوڵەتیەکان ئاستی پەیوەندەکانی هەرێم و بەریتانیا و لەوێشەوە ئەوروپای بەرزتر کردوتەوە لە پەیوەندیەکانی حکومەتی هەرێم سەبارەت بە وڵاتانی دراوسێ بە تایبەتی تورکیا و ئێران حکومەتی هەرێم لە کارنامەی دەرەکی خۆیدا ئاماژەی بەخواستی پەیوەندیەکی هاوسەنگی کردووە بە جۆرێک کە هەردوو لا بەرژەوەندی استراتیژی یەکتر ڕەچاو بکەن بە تایبەتی لە ڕووی ئابووری و بازرگانی ئەماش ببێتە هاندێک بۆ ئەوەی ئەو وڵاتانە ڕێز لە سەروەری خاچی کوردستان بگرن لەسەر ئاستی نوێنەرایەتی وڵاتانی جیهان 38 کۆنسڵگەری گشتی و نووسینگەی کۆنسڵگەری و نووسینگەی باڵوێزخانە و کۆنسڵگەری فەخری و ئاژانسی هاریکاری نێودەوڵەتی لە هەرێمی کوردستان بوونیان هەیە ئەوە جگەلەوەی هەرێمی کوردستانیش لە 14 وڵاتی جیهان نوێنەرایەتی فەرمی هەیە سەبارەت بە پەیوەندی حکومەتی هەرێم و حکومەتی فیدراڵی عێراق سەرڕای ئاڵۆزی دۆسەکانی تایبەت بەنەوت و بەشەبودجە و کێشەی ناوچە ناکۆکە لەسەرەکان حکومەتی هەرێم جەختی کردوتەوە کە لایەنگری دیالۆگ و ڕێکاری یاسایی بۆ چارەسەرکردنی سەرجەم گرفتەکان بله تماشاوان هجا عزیز ورمجه میوانین خواه سرنجواب و گوتو بیجا دیگل میوانین خواه رات کشم دکتور عثمان علی دکتور زۆر جار ئێمە باسی ڕەوشی هەرێمی کوردستانە کردووە ئەو پێشهاتانێک کە لە ناوچەکە ڕوودەدەن ئەو گۆڕانکاریە جیۆپۆلۆتیکە مەترسیدار و توندانێکە هەیە یعنی بە تایبەتی ئەگەر ئێمە باسی پەیوەندیەکانی هەرێمی کوردستان کەین لەگەڵ جیهانی دەرەوە بە تایبەتی وڵاتە کاریگەریەکان و سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستانیش بەشداری زۆرترین کۆنفرانس و کۆربەندی گرنگی ناوچەی و جیهانی کردووە لە چارچوەی عێراقێکە کە تا ئێستاش لەگەڵ بێ عێراق وەکو حکوومەتی ناوەندی پابەندی بناماکانی دامەزراندنی سیستەمێکی فیدرالی نییە لە عێراقا تو ئەمە چۆن لێک دەیتەوە بەناوی خودای گەورە و میهرەبانەوە سپاس سڵاو لە بینەرانتان و سڵاو لە میوانە عەزیزەکانمان
بەڵێ یعنی خۆی هەرێمی کوردستان حتاکو کولی ئینسافمان هەبێ حتا لە کابینەکانی پێشوش زۆر سەرکەوتوو بوونە وەکو ئاکتەرێکی غێر دەوڵەتی نادەوڵەتی لە دیبلۆماسیەیە کە لە علوم سیاسی پێڵێن پارە دیبلۆمەسی ئەو دیبلۆماس ئەلەوەدا حکوومەتی هەرێمی کوردستان زۆر سەرکەوتو بووە بە تایبەتی لە بواری وزە نەوت و غاز یعنی حکوومەتی هەرێم توانێتی لەم 30 ساڵە شەریکاتێکی زۆر بێنێتە هەرێمی کوردستان و ئەو بوارە پێشکەوتو بووە ئەمە سەرکەوتووە بۆی ئەمما ئەگەر ئەوەی جەناب دەڵێ زۆر ڕاستە کوردستان و عێراق و هەرێم و جیهان ئەمڕۆ لە قۆناغێکە لە علاقاتی دەولی پێڵێن قۆناغی گواستنەوە بۆ قۆناغێکی تر عالم پێش تقریبا 5 ساڵ بەلێ ئێستا لە قۆناغی دوو جەم سەری بوون ئێستا ئەو قۆناغا جێمانێشتووە بەرەو قۆناغێکی تازا ڕووین لە علاقاتی دەولی و بە تایبەتی ئەم شەڕی ئوکرانی و رووسیا ئەمەی پێشاندا کە ئێستا ئێمە بەرەو قۆناغی فرەجەمسەری ڕووین لە علاقاتی دەولیە لە مێژووە کە ئەی خوێنی لەم قۆناغانە زۆر شت ڕۆدا شەڕ ڕۆدا زۆر شت یعنی باڵێن بەعزە ڕووداوێکی تەوقع نەکراو ڕۆدا اینجا هەرێمی کوردستان بەڵێ هەرێمی کوردستان ئستەش و ئەم کابینەی ئستەش پەیوەندێکی باش هەیە و بەردەوامە لەو کارانەی کابینەکانی پێشوو بەڵام بە بۆچوونی من حتا بتوانین ئێمە بگونجین لە بواری دیبلۆماسیەتمانە لەگەڵ پەیوەندیەکانمان لەگەڵ وڵاتانی دەوروپشت و ڕۆژاوە ئێمە پێویستمان بە تەطویری کادرێکی دیبلۆماسیە بەداخەوە یعنی من کە مێژووی بزوتنەوەی ڕزگاری خوازی کوردیە بینم ئێمە شەڕکەری باشین زۆر هەلمان بواتەوە بەڵام لەبەرەوەی دیبلۆماسیەتێکی کارامان نەبووە زۆر شتمان لە دەست پێتوایە ئێستا هەمانە ئێستا من ئەڵێم ئێستش ئەبێ کار بکەین لەسەری کە بمان بێ یەکێک لەوانە سلکی دیبلۆماسی ئەوەی کە هەمانە هین هەرێم با دیبلۆماسی پرۆفشناڵی تیاابێ نەک لەسەر ئاساسی حزبی بێ ئەمە بەڕاستی پێویستمانە بە دیبلۆماسیەتێکی پرۆفشناڵ ئەمەمان ولی دووسە لە مەشێکێک لە پرسە گرنگەکان کە چون ئەم پەیوەندیانە بە سیستەم بکرێت کە پەیوەندی لە سەراستی مواسە فەرمیەکانی حکوومەتی هەرێمی کوردستان بێ نەک زیاتر لە سەراستی لایەنە سیاسەکان بەڵێ مەبەستمە لەگەل ئاشناخانیش زیاتر ئەم بابەتە بەحەسکەین هەر تەماشەبانێژا بوو زانیاریە نوێ لە هەرێما کوردستانê 38 konsolxane nûneratiyên welatên cîhanê hene ji wan her pênc welatên endamên hertemên civata ewlekariya nêvdewletî li ser rastê konsolên giştî hebûna wan li Herêma Kurdistanê ew welatên Kendava Erebî welatên Dor welatên bi bandorên Ewropa her hemû nûneratiyan li Herêma Kurdistanê heye kewata aşnaxa li çarçeveyê ew hemû nûneratî welatan ke li Herêmî Kurdistan da heye ew hemû peywendiya dîplomasiya berzey ke Herêmî Kurdistan li gel cîhanî dereve heye ekrêt bilên فعلا هەرێمی کوردستان خەوەن سەرکردایەتێکی پراگماتیستە ئەتوانێت لە ئێستادا یاریکەرێکی سیاسی دیبلوماسی بەهێز بێت نەکوێک جاران وەکو دکتۆروتی پێشکی ئێوارەی بەڕێستان و میوانە بەڕێزەکان و بینەر و بیسەری ئازیز زۆر سپاس طبعاً ئەوەی کە بەڕێستان ئێمە وەکو هەرێمی کوردستان ئێمە بەداخۆ دەوڵەت نین بەڵام وەکو دەوڵەتی یاخۆت وەکو هەرێمێکی دیفاکتۆ هێزێکی ئەوەنە هێزێکمان هەیە یاخۆت بە حکمی جیۆپۆلیتیکی و جغرافیەکەمان بۆتە ئەوەی کە بتوانین ئەو پەیوەندیانەمان لە دەرەوە پەیوەندیەکی بەهێز بێت ڕاست ئێمە نەمانتوانیەوە هێشتا لە ئاستی پێویست بین لەبەر نەبوونی ئەزمونە یاخود لەبەرێک ئێمە تازە ئەزمونێکی تازەمان هەیە وەکو بەڕێز دکتۆر ئاماژووی پێکرد ئێمە بەداخەوان هێشتا نەگەیشتنەوە ئاسی کە بتوانین کادرێکی دیبلۆماسی پەرفێکت یاخود کادرێکی دیبلۆماسی تەواو لە کوالیتی بتوانین ئامادەکەین و لەو نوێنەرایەتیانە دەور و ڕۆڵی خۆیان ببینن وەکو لاعیبێکیش بێگومان ئێمە لاعیبێکی سەرەکین بە حکمی ئەوەی کە هەر جیۆپۆلیتی و جغرافی کوردستان بۆ خۆی جێگەیەکی هەمیشە گەرم بۆ هەمیشە سراعیتیا بۆ هەمیشە جۆرێک لەوەی کە بڵێن ستێجێک بۆ یەکلایکردنەوەی زۆرێک لە کێشەکان لەبەرەوە بڵێن و نەڵێن ئێمە بۆ خۆمان ئەتوانین بڵێن بکەرێکی بەهێزین لە ناوچەکە و هەم لە دەریشەوە لەوانەیە بێگومان وەکو ئێوەش وتان
هەرێمی کوردستان 30 ساڵە خاوەن ئەزمموونێکە و بێگومان هەورازن نشێوی زۆری بینیوە لە ڕابردوو هەر کەسێک کەزانی چی بەسەر ئەم وڵاتەوە ئەم گەلە هاتووە بەڵام لە ئێستاژەوە کوێوە شوتان ئەو هەموو پەیوەندی فراوانەیە کە هەرێمی کوردستان هەیە لەگەل جیهانی دەرەوە ئەو بۆ خۆی گەواهی دەری ئەوە نییە کە فعلا لە هەرێمی کوردستان خەلکێک هەیە بەرپرس هەیە سەرکردە هەیە کە بتوانێت بە شێوەیەکی پراگماتیستی سیاست بکات سەرنجا خەڵک ڕابکێشێ بێگومان طبعا ئەمە کێماڕێن بێگومان توانی ویانە بەڵام ئێمە پێویستمان بە توانایەکی زیاتریش هەیە واتە ئێمە چۆن لەڵێ ئێمە پێویستمان بە زیاتر هەیە بۆی کە بتوانین زیاتر ئەو پەیوەندیانە بەهێزکەین چونکە سیاست هەر تەنها ئەوە نییە کە تۆ لە ناوخۆ بێ بگرە سیاستی دەرەوە یاخۆ سیاستی خارجی ڕنگانەوەی کار و ئەو کردەوە بڕیارە سانعی قرارەکان کە لە دەرەوەی خۆتە لە دەرەوەی سنووری وڵات بڵێ بەڕێز دکتۆر زوبێر ڕەسۆڵ دکتۆر تۆ زۆر چاودێری ڕەوشەکەگەی تۆ حتا کتێبێکت هەیە بە ناو نیشانی هەرێمی کوردستان و پەیوەندیە هەرێماتیەکان حتا باسی پەیوەندیە دوورەکانیشت کردووە ڕەهەندە مێژوویەکان تا ئێستا بۆ نمونە لەگەڵ رووسیا لەگەڵ ئەمریکا لەگەڵ وڵاتانی کاریگەریە بێژگە لە وڵاتانی ناوچەکە ئێستا ئاسووی پەیوەندەکانی هەرێمی کوردستان چون دەبینی چون ئەڕوانیتە پەیوەندیەکان لەگەڵ ئەم وڵاتانە بەخۆی بەڕاستی زەڕورە ئەمە ئەگەر تەماشای پەیوەندیە دیبلۆماسیەکانی هەرێمی کوردستانەکەین لە دوو ڕوانگە تەماشاکە یەک ئەگەر هەرێمی کوردستان بەراورد بکەین بەو کیانە نێودەوڵەتیانەی کە لە سیستەمی جیهانی هەن بەڕاستی ئەتوانین برێن دەگمەن کیانی وەکو هەرێمی کوردستان هەن ئەو جۆرە پەیوەندیان هەبێ یعنی لەوانەیە وڵات هەبی 20 ساڵی شەبی سەرۆکی ئەمریکای نەدیت بێ بەس ئەمە زۆربەی سەرکردەکانمان بینیە لەو ڕوەوە ئەمە یعنی پێشکەوتنێکی بەڕاستی لە دوای 2023 بە تایبەتی پێشکەوتنێکی زۆر لە پەیوەندیەکانی هەرێمی کوردستان هەبووە تاوان دوو فاکتەر زۆر کاریگەر بوونە لەسەر بەهێزبوونی پەیوەندیەکانی هەرێمی کوردستان یەکیان وەکو دکتۆریش باسی کرد مەلەفی نەوت مەلەفی وزا ئەتوانم برێم تەکانێکی زۆریدا بە پەیوەندی دیبلۆماسیەکان و بە پێگەی دیبلۆماسی هەرێمی کوردستان واتە چێشکردنی بەرژەوەندی وڵاتانی تر لە وڵاتە وای کردیە پەیوەندیەکی دیبلۆماسی بەهێز دروست بێ پرسی دووەم کە کاریگەری زۆری هەبووە لەسەر پێگەی دیبلۆماسی هەرێمی کوردستان شەڕی داعش بووە لە دوای 2014 شەڕی داعش بەڕاستی ئەتوانم برێم هەرێمی کوردستان لە ئەوەی باسەکە لە پەیوەندی نێودەوڵەتیەکان پارە دیبلۆماسی ئەگوازێتەوە بۆ پرۆتۆ دیبلۆماسی ئەنی هەرێمی کوردستان کۆمەڵێک پرس بەکاردێنێ بۆ سربەخۆیی بەدەستهێنانی سربەخۆیی واتە لە قۆناغێک تۆ ئیشەکەی لە بۆ سربەخۆی ینی گواستنەوە بۆ لە قۆناغێک بۆ خۆناغێک چتر دواتر لە 2017 وەکو بینیمان ئەوە کێشەی لۆ دروست بوو طبعاً دیبلۆماسیەتی هەرێمی کوردستان وەکو وتم بەو مانایە کە بەڕاستی کێشەی نییە ئەوە لەمە سەرکەوتوو بووینەکە لە هەرێمێکی ناسەقام گیری دزە تێکرا ئەوەی لەوەی لە پەیوەندی نێودەوڵەتیەکان پێرێن penetrated regional system یعنی هەرێمێکی مختەڕەوەتە دکتۆر تو باسی دوو پرسی سەرەکیت کرد هەرێمی کوردستان هەم لە شەڕی دژە تیرۆر ڕۆلێکی کاریگەری هەبووە هەم لە مەسلەی وزەش یاریکەرێکە کە ئێستا هەرێمی کوردستانیش توانیویێتی ببێتە بەشێک لە دابینکردنی تاقا و بازاری وزەی جیهان کە خۆ دەزانی هەر وڵاتێک ئەمە هەبێ بە تایبەتی لە گۆرانکاریەکانی ئێستا چ کاریگەری هەیە کەواتە هەرێمی کوردستان توانیویێتی لەو هەردوو ئاراستەیە سەرکەوتوانە تا ئێستا بێنێ بەخۆی وەکوتم ینی ئەمە لە بەشە چی ئەتوانم برێن بەشێکی زۆری سەرکەوتوو بووینە لەو دوو بوارانە بەڵام بەڕاستی هەندێک کێشەی تر هەن لەدەست هەرێمی کوردستانین ئەوش ئەوەیە کەمە دەبێ اعتراف بکەین بەوەی هەرێمی کوردستان لە ناوچەیەکی جیۆپۆلۆتیکی سەخت دیبلۆماسیەکە یعنی سیاستەکە ئەوش ئەو ناوچەیەکە کەوێتە یعنی هەرێمی کوردستان نابێت لەبیر بکەین کە بەشێکە لە ئاسایشی 4 وڵاتی تر 3 وڵاتی تر یعنی هەر کاتێکە تو بۆ نمونە جوولەیەکی دیبلۆماسیەکەی ڕاستەوخۆ کاریگەریت لەسەر ئاسایشی بۆ نمونە وڵاتانی تورکیا و ئێران و سووریا و عێراق هەیە ئەوانە هەمیشە بەربەز بووینە پرسەکی تر هەیە کە بەربەز بووە بەڕاستی لە بۆ پەیوەندیەکانی هەرێمی کوردستان ئەوش ئەوەیە کە تۆ پەیوەندیەکەی لەگەر وڵاتێکی پەیوەندیەکان ناهاوتان بەومانە کیانێکی نادەوڵەتی کە هەرێمی کوردستانە لەگەر کیانێکی دەوڵەتی ئینجا ئەوە زۆر جارواکە هەرێمی کوردستان وەکو کارد بەکاربێ ینی ئەوەش کێشەی ئەو دیبلۆماسیەتەی ئێمە ینی بەشەکی تریش وەکو باسەکرێ بەڕاستی نامؤسساتیە نادامەزراوەی بەشێک لە پەیوەندیەکانی دکتۆر زیاتر باسی ئەو پرسانە شەکەین بەڵێ دکتۆر یاسین هەڵبەت کە دکتۆر زبێری شوتی هەرێمی کوردستان زۆر وڵات هەیە خاوەن سیادەیە کاریگەری خۆی هەیە لەوانە 20 ساڵ هەوڵ بدا لەگەل سەرروکی ئەمریکا دیدار ئەنجام بدا لەگەل سەرۆکی وەزیرانی بریتانیا لەگەل سەرروکی فەڕەنسا ناتوانێت بەڵام سەرروکی فەڕەنسا خۆی دێتێرە بەرپرسە باڵەکانی وڵاتان خۆی دێنە هەرێمی کوردستان بێگومان بە شوەیەکی ڕاستە خۆ تەعامل لەگەل هەرێمی کوردستان دەکەن کەواتە تو ئەمە چون لێک دێتێت لە ڕووی دیبلۆماسیەوە فعلا هەرێمی کوردستان سەرکەوتوو بەلەوەیە بڵێ
سەرەتا بەناوی خوا زۆر سپاس بۆ ئێوە زۆر سپاس بۆ دەرفەتە لە عیلمی عیلاقاتی دەولی لە زانستی سیاستدا بە تایبەتی لە ناو حەقلی عیلاقاتی دەولی لە دوای هەشتایەکانی سەدەی ڕابردوو مستەڵەحێک پەیدا بووە دکتۆر زبێر و دکتۆر عوسمان باسییان کرد من ئەمەوێت زیاتر تەفاسیلێکی زیاتری بدەمێ پێ دەوتێت پارادیبلۆماسی پارادیبلۆماسیا سیاسەتی خارجی ئەو ئەقالیمانەیە کە دەوڵەت نین ینی ئەو ئەقالیمانەی کە ممارەسەی سیاسەتی خارجیان عیلاقاتی دەولیان دەکەن سیاسەتەکەیان پێی دەوترێت پارادیبلۆماسیت بۆ نمونە هەرێمی کوردستان لە عێراق کەتەلۆنیا لە ئیسپانیا کیبێک لە کەنەدا سکۆتلندا لە بریتانیا مثلەن فلاندەرز لە بەلجیکا تەتەرستان لە رووسیایانی زۆر نمونەی ترمان هەیە بەڵام ئەگەر بێت تۆ بەراوردیان بکەیت بۆ تەجربەیە کۆنەی بوون منۆکو تەجربەیەکی وەکو کیبێک لەگەڵ هەرێمی کوردستان بەراورد بکەیت بە تەجربەیەکی خبرەیەکی درێژیان تەجربەیەکی زۆری کیبێک ڕنگبی هەرێمی کوردستان توانی بێتی بەو 30 ساڵی ڕابردوو تا ڕادەیەک نزیک ببێتەوە یان هەندێک شێت تەجاوزی تەجربەی کیبێکی کرد بێتن بۆ نمونە لە پارادیبلۆماسیەتدا هەندێک مەعایر هەیە هەندێک پێوەەر هەیە دەتوانێت قیاسیان بکەیت بۆ ئەوەی کە ئاستی بەرزی یان ئاستی سیاسەتی خارجی و ئەقلیمە تحدید بکەیت کە ئایا ئەو سیاسەتی ئەو ئەقلیمەیە ئەو هەرێمە لە ئاستێکی بەرزدا یان لە ئاستێکی مامناوەدا کەواتە کێمە باسی هەرێمی کوردستانکەین دکتۆر بەدەیان کۆنسۆڵخانەی وڵاتان هەیە بە تایبەتی وڵاتانی کە کاریگەرن لەسەر ئاستی جیهان وڵاتی هەر بێگومان ئەوانی خاوەن ڤیتونە ئەندامی هەمیشی ئەنجومەنی ئاسایشی نێودەوڵەتی وڵاتانی ئەوروپا وڵاتانی ناوچەکە بێگومان و نەراتی حکوومەتی هەرێمیش هەیە 14 و نەراتی هەیە زۆربەی لە وڵاتانن کە چون سەرنجی توش لەسەر ئەمە چونە بڵێ طبعا ئەوە یەک لە معیارەکانە ئەوە پێی دەوترێتن بعدی مؤسسی لە پارادیبلۆماسیەت یعنی وجودی ممثلیاتی وڵاتانی بیگانە یان وڵاتانی جیهانی لە هەرێمی کوردستان جنابەت باست کرد کە هەر 5 ئەندامی هەمیشەی مەجلیسی ئەمن نوێنەرایەتیان هەیە لە هەرێمی کوردستان و نوێنەرایەتەکان لە ئاستێکی بەرزدایە بۆ نمونە ئەمریکا گەورەترین قۆنسوڵی بینای گەورەترین قۆنسوڵی لە هەرێمی کوردستان لەسەر ئاستی جیهان لێرە دەیکاتەوە بڵێ نوێنەرایەتی وڵاتانی تری ئەندامی هەرێمی کوردستان لە 4 وڵاتی ئەندامی ناتۆ نوێنەرایەت هەیە جگەل لە سین هەرچەند ئێمە طموحمانە کە زیاتر نوێنەرایەتەکان زیاتر بکرێنەوە بەتایبەتی لە مستەوای وڵاتانی ئیقلیمی لە وڵاتانی عەربی یان لە وڵاتی تورکیا چکە عیلاقەیەکی اقتصادی سیاسی دیبلۆماسی بەهێزمان لەگەڵ وڵاتی تورکیا هەیە تا ئێستا نوێنەرایەتیمان نییە کە پێم وابی وەکو بەرپرسانی عیلاقاتی خارجی هەرێمی کوردستان دایری عیلاقاتی خارجی باسی دەکەن ڕەنگبی ئەزمەی اقتصادی یەکێک لە سەبەبەکان بێتن خاڵێکی تر زیاراتی وفودی خارجی ینی بەرپرسانی هەرێم کە بەشداری زیاراتی وڵاتانی دەرەوە دەکەن دکتۆر زبێر باسی کرد زۆربەی زیارەتەکان یان توانم بڵێم لە زۆرینەیان دەتوانن سەرۆکی وڵاتەکان ببینن دەتوانن بەرپرسە باڵەکانی وڵاتێکی پرۆتۆکۆلی پێشازی لە دەگەی ئاڵای کوردستان پێشتر سەرکردە سیاسەکانی کورد شاردۆتەوە کە دوای پێشنەوەتەکان ئەگەر توانی بێتیان مۆزەفێکی و وەزارەتێکی خارجی لە کافەیەکیان لە شوێنێکی عام ببینن ئەوە دەستکەوتێکی گەورە بووە و هەوڵ و تێکۆشانێکی زۆری ویستوە بەڵام ئێستا بەرپرسی باڵای وڵاتان لە بە شێوەیەکی بەرزی پرۆتۆکۆڵی دیبلۆماسی پێشوازیان لێ دەکرێت بۆ نمونە لە سەردەمی تەجربەی 2005-2017 جەنابی سەرۆک بارزانەیە کە سەرۆکی هەرێم بۆ باز بکەین دیراسەیەک ئەوەی دیاری کردووە کە تەنها لەو بین لە نێوان 2005 تا 2017 کۆتایی سەرۆکایەتی جەنابی سەرۆک 85,000 زیارەتی وڵاتانی کردووە سەردانی وڵاتانی کردو لە هەموو سەردانەکان سەرۆکی وڵاتانی دیتووە وەزیری خارجی دیتووە وەزیری بەرگری دیتووە جێگیری سەرۆکی وڵاتەکەی دیتووە ڕئیسی وزرای هەر کاتێک چ بیت ئەمریکا سەرۆکی ئەمریکای بینیوە 5,000 زیارەتی ئەمریکای کردو هەر 5,000 سەرۆکی ئەمریکای دیتووە چوەتە فەڕەنسا سەرۆکی فەڕەنسای 2,000 سەرۆکی فەڕەنسا هاتوۆتە هەرێمی کوردستان ئەوە معیارێکی بەرزەکە علاقاتی دیبلۆماسی زیاتر باسی پرسەکەین دکتۆر عوسمان هەڵبات ئێمە ئەمانەوێت لە چارچەوەی گۆڕانکاریە ناوچەیەکان باز بکەین خۆتەزانی بەردەوام ناوچەکە لە گۆڕانکاریەدا بە تایبەتیژی ئەو وڵاتانەیە کە خاوەن کاریگەرن لە هەرێمدا ینی چۆن ئەڕوانیتە پەیوەندیەکانی هەرێمی کوردستان بە تایبەت لەگەل تورکیا و ئیران ینی بەڕاستی پەیوەندیەکانی هەروەکو جەنابەت فەرمووت
ئەمڕۆ لە ڕۆژەڵاتی ناوەڕاست ڕووداوەکان زۆر خێرایە و زۆرش مەترسیدارن بۆ هەموو منتقەکە نەک بە لەسەر هەرێم. اینجا چۆن هەرێمی کوردستان بتوانێت لە ناو ئەم بارودۆخە زۆر هەستیارەدا خۆی بپارێزێ وەکو هەرێم لێرەدا بە بۆچینی من ئەوەیە ئێمە لەگەڵ تورکیا تاکویستە پەیوەندێکی زۆر باشە سەرکەوتووە یعنی ئەتوانم بڵێم ئەو پەیوەندیە زۆر گرنگە بیپارێزین چۆن یعنی ئێستا ئێمە بۆ هەرچی بمانوێ بینێنە دەرەوە یعنی هیچ ڕێگایەکی ترمان نییە لە تورکیا زیاتر و لە دامەزراندنی با بڵێن زۆربەی قتاعاتی ئابووری کوردستان زۆر پەیوەستە بە تورکیاوە لەبەرەوە زۆر گرنگە بیپارێزین بەڵام چۆن ئەتوانین ئەم پەیوەندیە زۆر هەستیارە و زۆر گرنگە بپارێزین یەکێک لەوانە ئەوەیە تێبگەین لە پێکهاتەی ئاسایشی نەتەوەیی تورکیا لە چی ئەوان چیانەوێ لە ئێمە یەکێک لەو شتانەی کە ئەوان ئەیانەوێ لە ئێمە ئەوەیە بێنەه کوردستان نەبێتە بۆکوولەی شوێنێک لێرەوە بدرێ لە بەرژەوەندی ئەوان لە ئاسایشی نەتەوەیی ئەوان و بە تایبەتی زۆر بە ڕاشکاوانە لێم کاکاکە وجودی پەکەکە وجودی پەکەکە طبعاً زۆر مەترسیدارە بۆ ئاسایشی نەتەوەی تورکیا چکە جەماعەتێکی چەکدارە و ئیمانیان بەوەیە بێنە و ئەبێ چی لە دەستیان بێ بیکەن بەرە بەڵام بەداخەوە لەکوێوە جوولێنەوە لە لای خۆمان و لە باشوور ڕۆجوولێنەوە کەواتە دکتۆر ئەمە پرسێکی هەستکارە هەڵبەت من خەڵکی ناوچەیەکم کە و ناوچەیە ئێستا زۆرترین شەڕ و زۆرترین کێشیتایە حتا شەڕی تورکیا و چەکدارانی پێکێکە هاتوتە ناو ماڵەکانەوە ناو گوندەکانەوە زۆربەی جوگرافیا و مانتەقە جوگرافی هەستیارێکە لەلایەن تورکیا و کۆنتترۆل کراوە کەواتە هەرێمی کوردستان چون تەعاملی گەلە بکە بەردەوام بە پێکێکە لێ بیان و نەدە بڕۆ لێرە شوێنی تۆ نییە بڵێ اینجا مامۆساکار ئەوە ڕاستی ئەو حقیقەتە بێ بزانین طبعاً حکوومەت لە تورکیا هەموو حکوومەتەکان ئەم حکوومەتش پێیان ناخۆشە قوارەیەک هەبێ لە کوردستان بەڵام ئەم حکوومەتە بە تایبەتی پارتی داد و گەشە پێدان لە بۆچوونێکی پراگماتستۆ تەعاملەکەن لەگەڵ هەرێمە و قبولیان کردووە بەڵام من لێرە ئەمێ شتێ بڵێم کە بوونی پەکەکە لەم وهێنانی ئەم شەڕە بۆ ناو باشووری کوردستان چەندێ مەترسیدارە من لە راپۆرتێکی لەسەر ئەو مفاوەضاتانەی لە 1924 و 25 ئەکرا لە لۆزان ئەسمەت ئەنێنۆ کە نەری بوو لەو کاتەدا داواکە لە لۆردکردن خەریتەی چێداتێ ئەڵێ ئێمە ئەم شاخانە ئەم حدودە شاخانەی کە هەمانە ئەڵێ ئەمە زۆر پێویستە بۆ ئاسایشی نەتەوەیی تورکیا ئەبێ ئێوە ئەوەمان بدەنێ ئێمە باقیەکەی ئەتوانین مناقەشە بکەین لەسەری ئێستا ئەو سوپا تورکیە هاتووە 42 وێستگەی معسکەری داناوە بە خوێندنەوەی من هیچ جۆرێک لەو شوێنە دەرناچێت بەسیحاب ناکە بەس نامەوێت ئەوە بڵێم مامۆساکار بێنەوە تورکیا بەرنامەی هەیە هەموو کوردێم بڵێ دکتۆر ئەمە بابەتێکی فراوانە لە کاتێکی تر زیاتر قسە لەسەرەکەنەوە کەوتوەتیت تورکیا شاڵ بەتەڵێ لە 2023 لوزان کوتایی پێدێت و تر فۆرمێکی تر بخۆی داناوەکو چاودێرەکان باز دەکەن بەڵێ ئاشتەخان ئەو گۆڕانکاریە جیۆپۆلیتیکانێک کە لە ناوچەکە هەیە سەرنجی هەموو جیهانی لەسەرە بێگومان هەڤڕکێکی تۆند لەم ناوچەیە هەیە لەم چارچی ئەو گۆڕانکاریانە پێگەی هەرێمی کوردستان چون لێک دەدەیتەوە بەڕاستی پێگەی کوردستان پێگەیەکی گرنگە لە هەمان کاتیشە دراوسەکانمان نایانەوێت ئەو پێگەیە بە تەواوەتی ئیستیقرار خود سەقامگیر بێت وەکو دکتۆر فەرمی هەمیشە ئێمە لە بینی کێشەیەکەن کە دوژمنایەتی ئەکرین لە هەمان کاتیشە واقعەکەین هەم مامەڵەت لەگەڵەکە بەڵام لە هەمان کاتیشە ناهێڵێت تۆ بە تەواوەتی سەقامگیروی معاملاتێکی جۆرێک لە مامەڵەیەک هەیە بە هەمان کاتیش لەگەڵ هەرێم لەگەڵ ناوەندە بە هەمان شت ناوەند بەهێر هەرگیز ناوێت هەرێم مستەقر بێت بەڵام ضروریشە لە بەرەوەیکە لە ناحی دەستوری ئێمە هەرێمێکین کە لە ناو دەوڵەتێکی فیدراالیین واتە مامەڵەت لەگەڵەکە بیریشمان نەچێت هەرێم بەڕاستی وەکو هەر جۆرێک لەو شێوەی کە چۆن بەریتانیا ناتوانێت دەستبەرداری ئیرلندەی شمالی بێت بە هەمان شێوە ناوەندیش ناتوانێت
دەستبەرداری هەرێم بێت لەبەرێک کە زۆرترینی ئەو سەرچاوانە وەکو نەوت و گاز بەڕاستی لە ناو هەرێمە بیرمانە چی هەرێم بخۆی جۆرێک لە دەوڵەمەندیە یا خۆت سەرمایەکی زۆری هەیە کە هەم ناتوانێت داگیرت کە هەم لە هەمان کاتیشا مامەڵەیەکی بەتەواتی ناکات لەسەر کە تۆ سەروەری بەلاش ناخان بێگومان کە تووشتی توزە بنەمایەکی سەرەکی دروستکەین هەموو پەیوەندی سیاسی دیبلوماسیانەیە لە ئێستای جیهاندا زیاتر قسە لەسەر ئەم پرسەکەین تەماشەوانێژە هەند هاوڵاتیژی بە حسابێ پرسیتکەمێ گۆداریەوانژی بکەین وەکو دەوڵەت سیادەکەی لەرزیوە کەوتووە واتوانین بە زۆر لە زۆرەکان بڵین یەکێکە لەو دەوڵەتانی سەراسی دنیاە سیادەی نەماوە لەبەرەوە ئەبینین کە بەردەوام ئەجندای دەوڵەتانی ناوچەکە لە عراق جێبەجێکرێ کە زۆرجار تورکیا و ئێران بە نمونەی زۆر زەقی دەزۆردان لە کاروباری عراق ناوهێنن بەڵام بە بۆچوونی من بەشێ لە وڵاتانی دیکەش لە خلیجی عەرەبی لە وڵاتانی دەوروبەر ئەجندای تایبەتیان هەیە بۆ عراق و ئەجنداکانیان لە عراقا جێگە کردوتەوە و توانیوانە بە شێوازی زۆرا و زۆر داخلی سیادی عراق بن و پێشێلی سیادی عراق بکەن لەبەرەوە هەستەکەم هەموو هێرشانەی کە ئێمە لە ئێران و لە تورکیا وەکرێتە سەرمان بەشێکی گەورەی پەیوەندی بەو بێدەنگی و بێدەسەڵاتیەی کاربەدەستانی عراقەوە هەیە و پەیوەندی بۆ هەیە کە عێراق وەک دەوڵەت سیادەکەی نەماوە سیادەکەی لەرزیوە سیادەکەی کەوتووە بەداخەوە سەبارەت بۆ هێرشانی کە ئەکەوێتە سەر هەرێمی کوردستان لە پێش هەر هەمیانە و ئەوە خودی حکوومەتی عراقیە کە ئەبێ بێتە دەنگ کە ئەبێ ڕۆڵی هەبێت و نەهێڵی ئەم هێرشانە بەرامبەر هەرێمی کوردستان بکرێت بەڵام بە دڵنیاییەوە ڕۆڵێکی لاوازیان هەیە لە هەر یەکێک لەو دراوسیانەوە کە بگرە نەیانتوانیەوە وەکو پێویست با بڵێن لەم ڕوانگەیەوە هەوڵ بن یاخود چارەسەرێک دۆزن یا ڕێگریە بکەن یا قسەیکانێ بەڵام من لێرە دۆجارێکی تر ئەچمەوە بۆ ئەو لایەنەی کە پێشتر باسم کرد کە پێویستە سەرکردایەتی کورد سەرجەم ئەو کێشانە کە هێرشکردنە سەر هەرێمی کوردستانی بەشێکە لەو کێشانەی کە ڕەنگە تا ڕادەیەک پەیوەندی بە کێشەکانی نێوان هەرێم و بەغداوە هەبێت ئەبێت بە نێودوڵەتی بکرێت کاتێکە لەسەر ئاستی نێودوڵەتی تەداخولەکرێت بێگومان چارەسەریەکان باشترە بن حکوومەت عێراقی هەلبەت چ جۆرە تشتی بۆش بوومە نەوێتن هەردەم تشتی خراپ بوومە دوێتن ئەس توێ بۆوەریدەمە حکوومەت ئەمەجی چ جۆرە تشتی خراپ بوومە نەوێت تشتی بۆش بوومە دوێتن یا درستەوە بۆ هەوڵەتی ئەم هەمی پشگیری لێ حکوومەتی بکەین دۆکوان بشێن حکوومەتەکۆمە بشێتن مافێمە دەستخوە بیت و دەسمەوە بیت و بوومە باشەژی تورکیا هەر جایەکی پشتێتێدا نۆ دەرکەویت و ئەوە تقریبا 20 ساڵە پترەژی تورکیا یەفگۆڤێت بۆ مەڕنێدا بە چەند ساڵە و لێرێ و حەجەتۆ پەکێکی و حەجەتۆوی ئەم دەخۆزش حکمەتە هەرێمتکەی نەهێلێت تورکیا و ئیران هەوڵ بدەن بێنێت ئاخۆمەدا حکوومەتی هەرێم وا باشترە بەو پێگەی ئێستای هەیە ئاش بێتەوە لە ناخۆیان یەک بگرێ من دڵنیام زۆر شتە گۆڕێ نەوتیش بەو شێوە کە ئێستا فشار دەکرێت تەمان ئەوان لە مێژە لە حکوومەتی هەرێم کۆڵدارن دایانەوێ دەسەڵاتەکانی لێوەگرنەوە بەڵام لەبەرەوەی پێشتر نایانتوانیوە پێشتر حکوومەتی هەرێم پێگەی بەهێز بووە وڵاتان پشگیریان کردووە عێراق بێشوو لە حتا 5 ساڵە دیژی ئەم تەنازڵاتە بکەین هەر هەر عێراق دەوەکی خوکرد ئەڤە گوتنەکە ئەمە خەڵکی مەدنۆف سیکۆ خودۆ دەبێژیت هەکە ئەم تەنازڵە بکەین دێ عێراقژی باشتر بیت بەس نەبێشوولە من وای ئەبینم کە زیاتر بچنە ناو کۆبوونەوەکانەوە زیاتر مناقەشاتی بکرێ و من تەسەورەکەم حکوومەتی فیدراڵی بەرنامەیەکی یعنی دۆکمەیان بۆ خۆیان داناوە نیازیان نییە کە مافە دەستوریەکانی هەرێمی کوردستان بدەن و شایستە داراییەکانی هەرێمی کوردستانیان بە کاملی بڕیوە ئەوان ئامادەی سازش نین بەڵام هەموو تۆمەکانە خەنە سەر هەرێمی کوردستان و ئامادەی گفتوگۆکردنیشیان نییە نێوان حکوومەتی هەرێم و بەغدا لە 2014 تێکچووە لەو کاتێکەوە نووری مالیچی گوتی ئەنگۆ مادام نەوت دەردەینن یان دەبێت نەوتەکە هەمووی تەسلیم بکەن ئەنجامە بودجەتان دەدەینێ یاخود ئەوە هیچتان نادەینێ لەو ڕۆژیوە کێشە دروست بووە کێشەی گەورە لە نێوان هەرێم و بەغدا قوربانی ئەو کێشەش بە پلەیە کاڵاتیانی هەرێمی کوردستانن چونکە جەنابەت دەزانی موچە نەبوو ماوەکی زۆر و ئێستاش زۆر بە باشی نادرێت خزمەت گوزاریەکان کەمی کردوون هاوڵاتی تووشی کێشەی گەورە بووە کێشەی کارەبای هەیە کێشەی بنزینی کۆمەڵک کێشەی گەورەی هەیە ئەگەر ئێمە لەو منتەڵقەوە لە بۆ قەزەکەی بڕوانین و بە گوێرەی دەستوری عێراقیش کە ئێمە بەشێکین لە عێراق دەبێت لەگەڵ عێراق ڕێککەوین نەک بڵێ سازش بکەین
ڕێک بکەوین بەو ئاراستەی کەوا لە بەرژەوەندی هاوڵاتیانی هەرێمی کوردستان بی و لە بەرژەوەندی حکوومەتی هەرێم حکوومەتی عێراق بی ئەو ڕێکەوتنش پێم وایە هەردوو لا دەبێت سازش بکەن نەک بەتەنها هەرێمی کوردستان حکوومەتی هەرێم دەبێت هەردوو لا سازش بکەن. بەڵێ تەماشەوانێژە دکتۆر زوبێر ئەوە شەقامی کوردی بوو کەواتە شەقامی کوردی زۆر وەریایە زۆر تێدەگات هەڵبەت هەبوو بەرپرسیش و پەرلەمانتاریش بوو بەڵام بە شوەیەکی گشتی زۆر وریایە ئەزانێ لە عێراق چۆن گوزارێ و بەغدا چۆن تەعامل لەگەڵ هەرێمی کوردستان دەکات هەڵبەت یەکێک لەو کێشە سەرەکیانەی کە بووتە بەربەست تا ئێستا چارەسەر نەبووە مەسەلەی وزەیە لە بینی هەرێمی کوردستان و عێراق تەمە چونێکە دەیتەوە تاکێ ئەم کێشانە بەردەوام دەبێت. خۆی بەڕاستی مشکلەکانی مە لەگەر عێراق پەیوەندی هەیە بە پێگەی سیاسی هەرێمی کوردستان یان پێگەی تەدەخولاتی ئەقلیمی پێشتر پرسیارەکە لە کاک دکتۆر کرد بەڕاستیەوە لەبەر چ جواب بدەمەوە لەبەر هەم ڕەبتی هەیە و پرسیارە ئەستا مەسەلەن پەیوەندیەکانیمە لەگەر ئێران لەگەر تورکیا هەرچەندە پەیوەندی باش بن 2000 یعنی هەر پابندن بە کۆمەڵێک پرسی ئاسایشی ئەجا ئەو پرسە ئاسایشیانە وای کردی هەندێک زار کاریگەری لەسەر پەیوەندیەکانی ئێمە هەبی لەگەر عێراقیش طبعاً پەیوەندیەکانی مە وەکووتم بە یعنی سنووردارن بەڕاستی پەیوەندیەکانی هەرێمی کوردستان بەبەستم کە 2000 ئەکاتە دیبلۆماسیەتی هەرێمی کوردستان سنووردارە چوارچێوەکی دستوری هەیە بۆ نمونە هەتا بۆ نمونە نووسینگەنەوانەی لە دەرەوە بە حکمی دەستوری عراقی یعنی کێشەیەک هەیە لە پێگەی هەرێمی کوردستان لە دەرەوە لە چوارچێوەکی لە چوارچێوە دستوریەکەی هەرچی پەیوەندیەکانی مێ لەگەر عێراق بەڕاستی ئەتوانم برێم فۆرمێکە لە هاوکاری و لە ململانێ یعنی ئێمە هەندێک زار هاوکارە بین لەگەر عێراق 2000 پرسی تر دێن لە ململانێدان طبعاً کۆمەڵێک پرسوایان کردیە ئەو فۆرمە بەردەوام بی یعنی من زۆر گەشتبین نیم بەڕاستی بە پەیوەندیەکانی ئێمە لەگەر عێراق لەبەر ئەوەی عێراق وڵاتێکی مؤسساتی و دامەزراوەی نییە بۆ نمونە زۆر جار باسیەوە کرێ ئێمە گەر پرسینەوت یان مەلەفینەوت تەسلیمی بەغدا بکەینەوە تر کێشەکان چارەسەرە بن بەس بەڕاستی تو بۆ نمونەوە وەکو نمونە دێنمەوە مەلەفینەوت تەسلیمی چیەکەی ئایا کەسێک ینی وڵاتێکی ئەوها دامەزراوەی و دستوریە ئەوەی مەلەفی نەوتی تەسلیم بکەی لەبەر ئەوە بەڕاستی من ناتوانین برێن ینی پەیوەندیەکانی ئێمە لەگەر بەغدا فۆرمەکی باشیانە دکتۆر هەڵبەت زۆر جار سەرنج لەسەر ئەوە هەیە وڵاتانی دراوسێ بە تایبەتی ئێران و تورکیا خوامە 500 ساڵ پێشێستانیە مەسەردەمی اتفاقی ئەماسیا و ئەرزڕومی یەکەم و دووەم و نظامچیە بە کەیفی خۆم بکەن ناوچەکە گۆڕاوە جیۆپۆلیتی گۆڕاوە نەخشی سیاسی گۆڕاوە کەواتە لەم چارچەوەیە کەرا و پرسیارە ئاراسی دکتۆر کەم یعنی فعلا ممکنە دکتۆر ئێران و تورکیا بۆ نمونە کە هەستیارن بەرامبەر ئەو دیفاکتۆیەکە لە هەرێمی کوردستان هەیە وەکە جاران تەعاملکەن ئەتوانن بکەن بڵێ پەیوەندیەکانی هەرێمی کوردستان لەگەڵ وڵاتانی ئیقلیمی و بە تایبەتی لەگەڵ حکوومەتی مرکزی هەمویان تقریبا تا ڕادەیەکی زۆر پەیوەندیان بەیەکەوە هەیە چکە حکوومەتی هەرێم پەیوەندیەکانی لەگەڵ تورکیا بە جۆرێک و پەیوەندیەکانی لەگەڵ ئێران بە جۆرێک و مەساڵحی تورکیا جۆرێک و مەساڵحی ئێران جۆرێک و داواکاری بەغدا جۆرێک ینی ئەمە لە جەنجاڵێک دروست دەکاتن چکە ناتوانێت لە یەک کاتە مەساڵحی هەمویان بپارێزیان مەساڵحی هەمویان بەرژەوەندەکانیان حدی ئەقەڵتوانیەتی هاوسەنگی بپارێز هاوسەنگێک تا ڕادەیەک توانیتی بەڵێ بەتەکیید بەڵام مخۆی دکتۆر زبێر باسی کرد پەیوەندەکانی نێوان هەولێر و بەغدا ئەوە زۆر گرنگە و تەسیری گەورەشی هەیە لەسەر پەیوەندەکانی هەرێم لەگەڵ وڵاتانی ئیقلیمی بۆچی چکە ئەوەی کە لە نێوان هەولێر و بەغدا هەیە یعنی ئێمە ئەگەر فۆرمی یان با بڵێن وەسفی پەیوەندیەکە بکەین پەیوەندیەکە ئایا عیلاقەیەکی تەساعودیە سیراعیە عیلاقەیەکی تەنافوسیە یان عیلاقەیەکی تەعاونیە یان تەکاملیە چکە ئەگەر بینەوە سەر پارە دیبلۆماسیەت پارە دیبلۆماسی سیاسەتی خارجی ئیقلیم ئەبێ بە موافقەی بەغدا بێ یعنی ئەبێ بەغدا یان مرکز ڕازی بێت چکە ئەڵێ پارە دیبلۆماسی ینی دیبلۆماسی موازی ینی موازی بێ لەگەڵ دیبلۆماسیەتی عێراق هەمیشە عێراق خۆشحاڵ نەبووە بۆ عیلاقە خارجیانە هەرێمی کوردستان هەی بووە بۆیە عیلاقاتی خارجی هەرێمی کوردستان هەندێکجار تەحولی کردووە لە پارە دیبلۆماسیە بۆ پرۆتۆ دیبلۆماسیە دکتۆر باسی کرد پرۆتۆ دیبلۆماسیە یعنی پێناسەکەی ئەوەیە کە عیلاقاتی خارجی هەرێمێک کە نەزعەیەکی استقلالی هەیە کە بەرەو دەوڵەت بوون دەچێتن هەمیشە بەغدا لەوەی خۆشحاڵ نابێتن کە هەرێمی کوردستان بەرەو دەوڵەت بێ بۆیە من پێم وایە کە دائیمەن ئەو سیراعی یان ئەو عیلاقەیە وەسفی ئەو عیلاقی کە لە نێوان هەولێر و بەغدا هەیە بە تایبەتی لە کابینەی دووەمی نوری مالیکی و لە کابینەی حەیدەر عەبادی
عیلاقەکە عیلاقەیەکی سراعی تون بوو یان تا گەیشت ئەوەی کە بەغدا هێزی ئەسکەری جێشی عێراقی لە بەرامبەر داگیرکردنی بەشێکی خاکی کوردستان بەکارهێنا بۆیە لە ڕووی دەستوریەوە تەنزیمکردنی عیلاقاتی خارجی دیسان پەیوەندی هەیە بە بەغدا چکە ئێستا مادەی 121 فقرەی 4 ئەو عیلاقە خارجی هەرێمی کوردستانی تەنزیم کردووە بەڵام بەغدا تا ئێستا جێبەجێ نەکردو چکە بێ لە هەموو مەسیلاتی عێراقی لە دەر لە هەموو سەفارەتەکان هەرێمی کوردستان و محافەزەکانی تریش کە 15 محافەزەی ترە نوێنەرایەتیانەوێ بەڵام تا ئێستا ئەوە جێبەجێ نەکراوە بۆیە هەمیشە عێراق خۆشحاڵ نییە بەوەی کە ئەو پەیوەندیە بەهێزانەی هەرێمی کوردستان لەگەڵ وڵاتانی دەرەوەی هەیە بڵێ کەواتە ئاشناخانەکرد ئەو پرسیێرا ڕاستی بەرز بکەم بێگومان لە ئەو پەیوەندیانەی کە لە بینی هەرێمی کوردستان و بەغدا هەیە کە هاوراز و نشێوی زۆری بەخۆوە دەبینێ بێگومان وڵاتانی تریش چاودێری ڕاوشەکەیان کە لە چارچەوەی پەیوەندیە نێودەوڵەتیەکانە ئەکرێت خوێندنەوەی چۆن بۆم پەیوەندیانە بکرێت بێگومان ئەمازانین کە لە هەر لە دەستوری شاتۆڵە کە یەکگرتووی عێراق وڵاتەکانش هەر داوای یەکگرتوویەکەن بەڵام وەکو فدراڵک و هەرێمی کوردستان ئێمە وەکو چۆنەڵێ ئێمە مەجبورین کە لەگەڵ ناوەند بمێنینەوە بەڵام ئەو بکە ڕاپرسیشمان کرد بەدا خەوانێ ئەو وڵاتانە خۆتان نەزانن کە لە ڕفراندومان پشتیان تێکردین سەبارەت بەوەی کە ئەو دەوڵەتانێتر لە بەسەبارەت بە کورد بێگومان ئەمان وەکو جۆرێک مامەڵە لەگەڵ تۆکەن وەکو دیفاکتۆیەک بەڵام لە هەمان کاتە ئەگەڕێنەوە بۆ ناوەند لە بەرەوە کە ئەوان ئەگە ببینین هەمیشاڵێن ئێمە داوای چیەکەن یەکگرتوویەکی عراقێکی یەکگرتوویەکەن و پێگەی هەرێم ئەوەیە کە پێگەیەکی بەقوەتی هەیە بەڵام ئێمە وەکو هەرێم ئێمە چی بکەم بۆ ئەوەی کە بتوانین هەم لە ڕووی دیبلۆماسی وەکو بەڕێز دکتۆر ئاماژەی پێکرد ئێمە بۆ خۆمان لە ناو هەرێمی کوردستانە ئێمە دیبلۆماسیەتێکی سەر بە خۆمان نییە هێشتا لە بەرەوەی کە ئێمە هێشتا لەبەری کە دەوڵەت لەگەڵ عێراقا بێ بەپی ئەوان ئێمە نوێنەرایەتیمان ئێمە خۆ ناتوانین قونسڵێت ناتوانین سەفارەت بکەینەوە ئەو جۆرە نوێنەرایەتیانە ڕەنگە بەخۆی سنووردارە تۆ ناتوانانی بە تەواوەتی دەستکراوەنی کە بتوانانی بە تەواوەتی ئەو هێزی یاخود ئەو دیبلۆماسیەتە یاخود ئەو کارە دیبلۆماسیانە بکەی کە بتوانی سەرنج و هێزی ئەوان بە خۆدرا پێشەمە لە لایەکی تریش ئێمە وەکو هەرێم پێویستمان بەوەی کە هێشتا بتوانین بنیەتی یاخود استراتیژی سیاسیتی خۆمان بەهێز بکەین هەم لە ڕووی ئابوووریەوانی هەم لە ڕووی ئەتوانین بڵێن ئەسکەریەوانێ و پێش هەموو شتێک پێویستمان بە یەکگرتوویەکی سیاسی هەیە وەکو هێزە سیاسەکانی ناو خۆمان بتوانین بە تەواوەتی ئەو پرسێکی جددی و پرسێکی تریشە لە داهاتوە زیاتر قسەی لەسەرەکەن وەکو تۆتیت لە ناوخۆچی بکرێت بەڵێ دکتۆر عوسمان هەڵبەت وڵاتانی تریشە چاودێری ڕەوشەکەیەکەن هەنی لە چارچۆی پەیوەندیەکان لەگەل هەرێمی کوردستان و لەگەل عێراقا ئەو وڵاتانە چون سەرەدەری تعامل لەگەل هەرێمی کوردستان دەکەن لە ڕێ بەغداوە دەکەن یان هەیە فعلا دیفاکتۆ هەرێمی کوردستان قبولە بەشێکی تر تعامل دەکات خۆی یعنی لە بواری با بڵێن قانونی دووەلی ئەوان زۆر وڵات هەیە زۆر سەرۆک وڵات هەیە وەزیری دەرەوە هەیە پەیوەندیەکانیان لەگەڵ هەرێمە باشترە لەوەی لەگەڵ بەغدا بەڵام لەبەروی عورفی دیبلۆماسی وا داواکە بەعزارێ چنە بەغدا دوای دێن بۆ هەرێم ئەمە نقطەیەک بەڵام با ئەوەش بڵین یعنی خۆی بڵێ ئەوە ئیشارەتان پێ کرد کە هەرێم سەرۆکی هەرێم لە 45 جار زیارەتی کردووە لای سەرۆکی وڵاتەکان زۆربەی وڵاتەکان چاوپێکوتنی ڕاستە و خۆی بووە حەزەکەم لێرەدا شتێ بڵێم لێرەدا ئەوە زیاتر جیۆپۆلۆتیکی کوردستانە کە ڕۆژاوا پێویستی پێێتی بە هەرێم ئەمە بە ئەم حقیقەتە نەزە هەروەکو دکتۆرە ئاشناشوتی ئێمە دیبلۆماسیەتمان دیبلۆماسیەتێکی سەرکەوتوو نەبووە هەر بۆ نمونونەکەی دکتۆر ئاشنا دێنمەوە لە کاتی ڕەفەرەندەمە مەجلیسی ئەمن بە کۆدەنگی ئیدانەی ئەو ڕەفەرەندەمەی ئێمەیان کرد بۆچی چکە دیبلۆماسیەتەکەمان کارانە بوو ئێمە مەزلومین ئێمە صاحب حەق بووین بەڵام نەمانتوانی ئەو مەزلومیەتە بگەینە ئەو وڵاتانە اینجا لێرەدا مامۆساکار باسی شتێک شەکەم ئەوش لە بینیمان هاوڵاتیان چێڵن خۆی قووەتی دیبلۆماسیەتی هەر کیانێک قووەتی ناو خۆی ئەو کیانەیە قووەتی یەکگرتوونی یەکگرتوو ئایا ئەو کیانە یەکگرتووە ئێمە بەڕاستی دووەلی ئەوانەی لە دەروان ئاگادارن ئێمە سیستەمی با بڵێن دادوەریمان کێشەی تایە ئازادیەکانی بیر سنووری بۆ دانرێ ئەوان ساڵانە راپۆرت دەرەچێت مامۆستا لە وزارەتی دەرەوەی ئەمریکا وە چەند ڕێکخراوێکی دەوڵی
ئاگادارن لەبەرەوە ئێمە بەڕاستی لە هەرێمی کوردستان یەک شتێکمانەیە کە ئەتوانین شانازی پێ بکەین کە غەرب یارمەتیمان بدا بڵین ئێمە کیانێکی دیموکراسین لە دەور و پشتێکمانە کە دەور و پشتەکە زۆر بە دوورە لەبەرەوە ئەبێ زۆر ئاگاداری ئەو شتە بین اینجا ئاگاداری بەڵێ سپاس دکتۆر زوبێر بابەتێکی گەنگ کە ئێوە باستان کرد مەسەلەی وزە بێگومان وزە بنەمایەکی سەرەکی دروستکردنی هەموو پەیوەندیانەیە لە ئێستادا فاکتەرێکی بنەڕەتیە لە هەرێمی کوردستانی سەرنجی زۆر لەسەر ئەمە هەیە لە چونیەتی ئیدارەکردنی سیاسەتی وزە لەلایەن هەرێمی کوردستانەوە بۆ چونیەتی تەعاملکردن و دروستکردنی پەیوەندی سیاسی دیبلۆماسی لەسەر ئاستی هەرێمی نێودەوڵەتی چولێک دەدەیتەوە سیاسەتێکی سەرکەوتوانە بووە خۆی ئەگەر تەماشەی پرسی وزە بکەین بەڕاستی ئەوەی هەرێمی کوردستان ینی فەلسفەی بەڕێوەبردننی وزە لە هەرێمی کوردستان نەوەیەکە و لەوانەیە لە عێراق نەوەیەکی تربی لە هەرێمی کوردستان پرسی وزە عادەتەن پێش ئەوەی پرسەکی ئابووری بی ئەمە وەکو پرسەکی سیاسی سیرمان کردیە ئەگەر تەماشای ئەو کۆنتراکتانەش بکەین بەڕاستی ئەو گرێبەستانە بکەین کە لەگەر وڵاتانی تر بەستومانن یعنی هاوکاریەکی زۆری تێدایە ئەو ینی بۆ چێشکردنی ئەو وڵاتانە بۆی بێنە هەرێمی کوردستان یعنی ئیدارەدانی نەوت بەڕاستی پرسەکی سیاسی بۆ ئێمە ویستیتمان لە ڕێگای ئەو پەیوەندی ئابوووریانە بۆ پرسی سیاسی بەکاربیێنی لەوانەیە عێراق پێویستی بەوە نەبی لە عێراق پرسینەوە دەوانێت پرسەکی تەواو ئابووری بی یعنی مەبەستم چیە زۆر جار سەر ڕای ئەو ڕخنانەی کە لەسەر مەسەرەن پرسی نەوت هەیە ئەنی بەشەکی پەیوەندی بەوەی وەیە ئێمە وەکو هەرێمی نادەوڵەتی ئەوەندە دەستکراوە نین هەتا پێویستمان بە پەیوەندی سیاسی نەبی ئێمە لە خزمەت پەیوەندی سیاسی بەکارمانێنێ ئەوە شوای کردووە کە بەڕاستی لە هەندێک ڕووەوە لە ڕووی ئابوووریەوە زەرر بکەن بەتایبەتی ئەوەی ئێستا پێی گەیشتون بەشەکی زۆری بەڕاستی وەکووتم ینی کێشەی پەیوەندیەکانی ئێمە لەگەر بەغدا کێشەی نادستوری بڵ و نادامەزراوەیە لە عێراق ئەنی ئەمە وای کردووە بەردەوام کێشەیەکبی بەشەکی تری پەیوەندی هەیە بە جیۆپۆلۆتیکی ناوچەکە یعنی پەیوەندی وڵاتانی تر لەگەر هەرێمی کوردستان بەڕاستی بە زۆری پەیوەست بۆ پرسێکی تر بۆ نمونە ئێمە کە لە سەردەمی بۆ لە 2023 ئەمریکا نزیکە بێتەوە یان وڵاتانی تر نزیکە بنەوە لە هەرێمی کوردستان ئەوە پەیوەندی بۆ بەڕوخانی ڕژێمی باز لە 2014 ئەگەر تەماشاکەی ئێمە ئاستی دیبلۆماسی هەرێمی کوردستان بەرزەبییتەوە پەیوەندی هەبووە بە دژایەتی داعش کیانی نادەوڵەتی عادەتەن لە ڕووی لە پەیوەندی لەگەر دنیای دەرەوە بە تایبەتی جیۆپۆلۆتیکی هەرێمی کوردستان وای کردووە دائیمەن ئەو وڵاتانە لە ڕێگای پرسەکی تر سەیری هەرێمی کوردستان بکەن ئێستا ئەگەر تەماشای بۆ نمونە ئەوەی باسمان کرد ینی بەشەکی تری کێشەی پەیوەندیەکانی هەرێم لەگەر وڵاتانی ترەوەی زۆربەی ئەو وڵاتانە عیلاقە لەگەر هەرێمی کوردستانەکەن یەک سیاستیان هەیەویش لە بەرامبەر عێراق سیاستەکی تایبەتیان نیە بەرامبەر هەرێمی کوردستان ئینجا ئەمە بەڕاستی وای کردووە کۆمەڵێک کێشە لە بۆ هەرێمی کوردستان دروستبی لە بۆ دیبلۆماسیەتی هەرێمی کوردستان دواتر توانین بە تەفاسیل بەڵێ هەڵبەت دکتۆر ئێوە کەسی ئەکادیمین بێگومان سەرنجتان هەبووە ئێوە متابای ڕەوشەکە دەکەن لە ئێستادانی سەرنجی تووەکو کەسێکی ئەکادیمی بۆ حکوومەتی هەرێمی کوردستان چوونە لە ڕووی دیبلۆماسیەوە چی بکات چ شتێکی ئیزافە هەوڵێکی تر بدات بۆی زیاتر لە ڕووی دیبلۆماسیەوە پێش بکەوێت زیاتر بتوانێت کێشەکانی خۆی بەرجسە بکات زیاتر سەرنجی وڵاتان ڕابکێشێ بە تایبەتی ئەو هەموو کێشانێکەوە باسکرد نامێنن بڵێ طبعی خاڵە لاواز و بەهێزەکانی پەیوەندیەکانی دەرەوەی حکوومەتی هەرێمی کوردستانیان هەرێمی کوردستان بە شێوەیەکی گشتی زۆر خاڵی بەهێزمان هەیە و زۆریشمان باس کرد ئەگەر بینە سەر خاڵە لاوازەکان طبیعی ڕەنگبی یەک لە خاڵە لاوازەکان ئەوە بێتن کە پەیوەندێکی خراپی نێوان هەولێر و بەغدا ئەوە تەسیرێکی هەیە لەسەر عیلاقاتی خارجی بۆچی چکە لە بیدایەتی باسمان کرد لە سەرتاوە دوای 2023 پاش ئەوەی کە پرۆسی ئازادی عێراق و گەڕانەوەی کورد بۆ بەشداریکردنی کورد لە بیناکردنەوەی لە دروستکردنەوەی دەوڵەتی عێراق بە ئومێدێکی گەورەتر گەڕایەوە بۆیە لە سەرەتادا پەیوەندێکی تەراکمی یان بە بڵێن پەیوەندێکی تەعاونی بوو بەڵام بەداخۆ دواتر دوای ساڵی لە 2010ەوە پەیوەندەکان تۆزێک بەرەو سیڕاع ڕۆیشتن ئەمە وای کرد کە پەیوەندەکانی هەرێمی کوردستان و بەغدا و هەرێمی کوردستان تەسیری هەبێت لە زەرەوە پەیوەندیانە زۆر جار پەیوەندەکانی هەرێمی کوردستانی لەگەڵ وڵاتانی دەرەوە بەهێزتر کردووە و هەندێک جاریش ڕەنگ بێ بە سلبیش کابێتەوە جێبەجێنەکردنی مادەی 121 دەستوری عێراق فەقەرەی 4 کە دەڵێ لە هەموو قۆنسۆلیە و لە هەموو مومەسلیاتی دەوڵەتی عێراق لە دەرەوە ئەبێت
ئۆفیسێک هەبێتن بۆ تەمسیلی هەرێمی کوردستان بۆ دیاریکردیان بۆ دروستکردنی پەیوەندی اقتصادی و سەقافی و ئینمایی لەگەڵ وڵاتانی دەرەوە ئەوە تا ئێستا جێبەجێ نەکراوە ئەوە یەک لە خاڵە ئەساسیەکان کە عێراق خۆشحاڵ نەبووە بۆ پەیوەندیانێکی هەرێمی کوردستان لەگەڵ وڵاتاندا زۆر تەگەرەش دروست کردووە ئەوە یەک لە تەگەرەکانە کە جێبەجێ نەکردن ئێمە باسی ناوخۆیکەین بەێ ئاشناخان بەێ دکتۆر بکەم تاوا بکە خاڵێکی تر تەبیعی یەک لە ڕوکنە ئەساسەکانی پارا دیبلۆماسیەتی هەرێمێک تەنظیمی هەیکەلی دروستکردنی هەیکلێکی تەنظیمیە بۆ سەرپەرشتیکردنی ئەو شەبەکە دیبلۆماسی کە هەیەی ئەوەی کە لە هەرێمی کوردستان پێدەوتێتی دایرێ پەیوەندەکانی دەرەوە ینی فەرمانگەی پەیوەندەکانی دەرەوە بەڕاستی ڕنگ بێ لە ڕابردوودا بەقەدەر ئەو حەجمەی کە هەی بووە بەقەدەر ئەو مەشاکلانەی کە هەی بووە بەقەدەر ئەو ئیمکانێتە کەمە مادی کە هەی بۆ ڕنگ بێتوانی بیت تا ڕادەیەکی زۆر سەرکەوتوو بێت دکتۆر ڕێکمە بەستی من ئەوەیە لەسەر ئەو ئەساسە پرسیارێکی لە ئاشناخان دەکەم کەواتە لە هەرێمی کوردستان تا چەند پێویستە پەیوەندی دیبلۆماسیەکان لە چارکەوەی فەرمانگەی پەیوەندەکانی دەرەوە ئەن دامەزراوە فەرمیەکانی هەرێمی کوردستانەوە بێ نەک لەسەر ئەساسی ئەشخاص و حەزب بێ کە لە بناری ئەم شاخەیە و لەم دووڵەیە و لەم دەشتەیە و لەجێر ئەم خێمەیە فلان حەزب نظام فلان بەرپرس لەگەل فلان وڵاتی دراوسێ دانیشتووە و نزانم ئیتیفاقی جێر بەجێریان کردووە و تا چەند گرنگە بە سیستەماتیک بەڕێخستن بکرێ پەیوەندیەکان بێگومان زۆر گرنگە پێش هەموو شتێمە پێویستمان بۆیە کە پەیمانگایە یاخود وەکو ماهەدێکی دیبلۆماسیمان هەبێت ڕاستە ئێمە و زانکۆکان زانستی سیاسیمان هەیە کە لە یەکێک لە بەشەکانی کە پەیوەندەکانی دەرەوەیە بەڵام هێشتا ئەوە کافی نییە چونکە لە هەموو وڵاتی کاتی ئەوانی کە ئامادەباشیە کرێن بۆی کە لە قونسڵخانەکان یاخود لە قونسڵیەکانە یاخود لە سەفارەتەکان کە کار بکەن ئەمانە پێویستیان بەوەیە کە پەیمانگای دیبلۆماسی تەواو بکەن ئەمە بێ لەوەی کە ئەمانە ئامادەباشیەکردن لە ڕووی زمانەوە لە زمانی جەستەوانێ لە خوێندنەوانێ لە زانستی گشتی ئەمانە هەمووی پێویستمان پێێتی ئێمە کە جۆرێک لەو پەیمانگایە یاخود لەو دام و دەستگایەک دروست بکرێ بۆ ئەوەی کە هاوکاری پەیوەندەکانی دەروێت بۆی کە ئەو کەسانە بەڕاستی ئامادە بکرێن و ببرێن لەوێ کە بتوانن چونکە یەکێک لە گرنگترین بابەتەکانی دیبلۆماسی ئەمە دیبلۆماسی بەشێکە لە زانستی سیاسی و سیاسی خارجی واتە میکانیزمێکە بەڵام ئێمە چۆن ئێمە ئامادەی بکەین و تەنها ئەوە نیە کە ئەو کەسانی و بەڕێزت وتی ئەمە لەسەر حسابی فلانە و یاخود بە حزبایەتی و ئیلە ئاخریهی بەداخەوانێکی ئێمە ئەم کێشەیەمان هەیە نەک هەر لە ناو دیبلۆماسیە لە هەموو کایەکانی ترا دیبلۆماسیەت بە خۆی کایەکی زۆر گرنگە بۆ بەتایبەتی بۆ ئێستای کوردستان بەڵێ کەواتە دکتۆر زوبێر هەکەر ئەمە باسی پرسێکی دیکە بکەین ڕەوەندێکی فراوانی کوردی هەیە لە وڵاتانی دەرەوە حتا کورد هەیە بوونمونە وەزیرە لە ناو حکوومەتی بریتانیایە و پەرلەمانتار هەیە کوردە بە سەدان هزار کورد لە وڵاتانی دەرەوەیە تا چەند گرنگی ئەمەش بەرەی خستن بکرێت لۆبیەکی بەهێزی کورد دروست بکەیت کە زیاتر سەرنجی پرسی کورد با وڵاتانە ڕابکێشرێ ئەوەی باسەکەی بەڕاستی ئەمە ئەو لە دوولا توانین تەماشە یەک ئەمە وەکو باست کرد خەڵکەکی زۆری کورد هەیە لە دەرەوەوانە هەموو کات ئەتوانن لۆبی بن لە بۆ هەرێمی کوردستان بەداخەوە ئەمە زۆر نەمانتوانیە سوود لەو دیاسپۆرایان ئەو کوردانەی کە لە دەرەوەن لێ بەڕاستی دیسان ئەوانیش بەسەر ململانێ سیاسیەکان دابش بوون ینی ئەو ململانیانەی لە ناوخۆی هەرێمی کوردستان هەیە لەسەر لە نێوان پارتە سیاسیەکان هەمان فۆڕم ڕنگدانەوەدا لە دەرەوە ئەگەر ببینین لە چاڵاکی سیاسی و دیبلۆماسیەکان بە ئاسانی ئەتوانی جیا بکەوە نەمانتوانیوە بەس ئەوەی تر بەشێکی تری کوردمان هەیە کە بەڕاستی لە ناو دامەزراوەکانی ئەو وڵاتانە بۆ نمون ئەندامی پەرلەمانن ئەندامی شارەوانیەکانن سەرروکی شارەوانین وەزیرن ئێمە ئەکرێ لە مەودووە ئەکرێ لە مەودات سەرۆکایەتی هەرێمی کوردستان سەرۆکایەتی حکوومەت ینی کۆنفرانسێک لەو شێوەیە یان داوەتیان بکا لە بۆ هەرێمی کوردستان هەر وەکو پاڵپشتیەکیش بێنی تەنسیقێک هەبێ هەمە هەنجێک لە نێوان ئەو کوردانەی کە لەوێنە و لە نێوان هەرێمی کوردستان چونکە هەرێمی کوردستان بەر لە هەر شتێک پێویستی بە لۆبیکردنی دکتۆر عوسمان دوا پرسیار بۆ بەڕێستانە ئەو دیبلۆماسیەتی کە هەرێمی کوردستان هەبووە و پەیوەندیانێ دەوڵەتیانەی کە هەبووە تا چەند کاریگەری لەسەر ژیانی خەڵک هەبووە لەسەر بژانەوەی ژێرخانی هەرێمی کوردستان هەبووە بەڵێ یعنی خۆی خەڵکێکی زۆر گلەی هەیە لە شەقامی کوردی کاکەوکار بێن و ئیدارەی مەلەفی وەزە نەوت و غاز هەرچەندە سەرکەوتوو بن وەکو تۆزە پێشستا ئاماژەم پێی کرد بەڵام بە شێوەیەکی شەفافانە ئیدارە نەکرا ئەو پارە و ئەو بابلین ئەو دەستکەوتانە بەداخەوە بە شێوەیەکی
پێویست نەگەیشتە خەڵکی کوردستان لەبەرەوە پێویستمان بە شەفافیەتە بە ئیدارەی مەسلەی نەوت و غاز کاکاکە شتێکی ترشەیە جەنابەت پرسید لە دکتۆر یاسین ئایا چۆن دیبلۆماسیەتمان بەقوت بکەین لەیرەدا حەزەکەم زۆر بە خێرایی لە 1976 لە کیسنجەر ئەپرسن ئەڵێن بۆچی یارمەتی شۆڕشی ئەیلولتان بڕی ئەوەی بارزانانی ئەڵێ ئێمە لەبەرەوەی قەناعەتێکمان هەبوو ئەمە لە راپۆرتێکە پێڵێن ڤیلج ریپۆرت ئەلەو پایک ریپۆرت ئەلەوێدا ئەڵێ دوای ئێمە شاپێ بە ئێمەی وت ئەمانە ناتوانن لەسەر پێی خۆیان بووستن لەبەرەوە سێرمان کرد مەسەلەکە وەکوبلی گەیمێکی دۆڕاوە اینجا من لەیرە گەڕێم و چێڵم ئەمڕۆ لە کوردستانە ئەگەر یەک ڕێزی ماڵی کوردی نەبێت ئەگەر سوپایەکی یەکگرتومان نەبێت ئەگەر ئابوووریەکی سەرکەوتومان نەبێت ئەوە ڕەنگەداتەوە لە تەعاملی غەرب لەگەڵ ئێمە و لە تەعاملی وڵاتانی هەرێمی وەختێ وڵاتانی هەرێمی لەگەڵ ئێمە بەشین تەعاملەکەن ئەگەر بزان ئێمە لە بڵێ دکتۆر مەسەلەی گوتاری ناوماڵی کوردیە وەکو حیکایەتە مێشەکە لێ هاتووە بەردەهام بازەگرێت و پرسێکی سەرەکیە و هەر ناهێتە کایەوەی دە بابەتێکی فراوانە لە کاتی داهاتوە قسەی زیاتر لەسەرکەین بەڕێزان دکتۆر یاسین محمود شارەزا لە پارا دیبلۆماسی هەروەها دکتۆر زوبێر ڕەسۆڵ پسپۆری پەیوەندی نێودەوڵەتیەکان ئاشنا بابان پسپۆری زانستە سیاسیەکان دکتۆر عوسمان علی شارەزا لە پەیوەندی هەرێمیەکان زۆر سوپاس بووە سوپاس بۆژی تەماشەبانێژا کو حەتانها و بێگومان ئەفرۆماڵەمە شوپاندی لە خێر و خۆشیان دابن.